پەشا بە یاودی هاوڕێیانی جاون بەخەتکردووی کۆمەڵە لە گورداونی شواون لە شێرەکانی سەعیدی ئەماونی. ئەوان چاوەڕێی بەیاون و شەویش چڕتر دەبێتەوە. ئەوان کوماوی ڕزگارین و لە گەماڕۆی دێوەزمەی مەرجی تووشا سەوڵی سەربەرزی ڕاوەستان لە نێو بازنەی بانگەوازی چۆکدادانە پۆ لە ئەستێرەی ئاسمانی هیوای گەشتی چەوساوەکان لە ناو تارماوی سێبەری چڵکە هەوری ڕقوقینی داژیرکەران پۆ لە کۆترێکی سپیدا دووەری بوون بە جوسوانەی زەمانەوە شوشی زلەی عەداڵەت بوون بە بناوگوێی تاوانەوە تریشقەی بروسکەی ڕاستان لە دڵی شەوگاری ڕەشدا ڕووبارێکی خرۆشاوی قینی گەل بوون بۆ شتنەوەی بەستێنی ژین لە ناو پاوچی گوردانی شوان هەوێنی ورە و بێباوچی. ئەی هاوڕێیان ئەی هاوڕێیان مەرجی سوورتان بەڵگەیەکە مۆری باوەڕ بە ڕێباز و قارەمانی ئێوە پێوە سرودێکە بانگەوازی مافخوازانی گشت جیهانی لەسەر لێوە. ئەی هاوڕێیان مەرجی سوورتان تیشکی تاوی بەیانێکە لوتکەی قەندیلی شۆڕشی ئەنگاوتووە پەنجەیەکە ئاڵای هیوا بەداهاتووی بەسەر لوتکەی ئابی دەری بڕواماندا چەقاندووە. یادتان دەکەین لەبەر بەیانی شادی ئازادیە یادتان دەکەین لە ڕۆژانی دوور لە سۆم و بێدادیە. بەلکی داری شادی گەشتین ئێوە هەرگیز نامرن. بەلکی داری شادی گەشتین ئێوە هەرگیز نامرن. نامرێ ئاگر هەباڵان ئێوە کەڵپەی ئاگرن. نامرێ ئاگر هەباڵان ئێوە کەڵپەی ئاگرن. تۆ بەهێزی نامری مردن لە ئاستا کۆی لەیە. تۆ بەهێزی نامری مردن لە ئاستا کۆی لەیە. چونکە جانی تۆ دروشمە بانگەوازە ڕێگەیە. چونکە جانی تۆ دروشمە بانگەوازە ڕێگەیە. بەلکی داری شادی گەشتین ئێوە هەرگیز نامرن. نامرێ ئاگر هەباڵان ئێوە کەڵپەی ئاگرن. تۆ قوتابخانەی قوتابیەی بیری تازەی سەنگەری. تۆ قوتابخانەی قوتابیەی بیری تازەی سەنگەری. وەک هەوێن بۆ شۆڕشی نوێ مەشخەڵی داهێنەری. وەک هەوێن بۆ شۆڕشی نوێ مەشخەڵی داهێنەری. بەلکی داری شادی گەشتین ئێوە هەرگیز نامرن. نامرێ ئاگر هەباڵان ئێوە کەڵپەی ئاگرن.
سڵاتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ڕاستەوخۆ. ئەمڕۆ جمعە 22 مانگی ڕەشەمە و ئێوە بینەری بەرنامەی ڕاستەوخۆ لە تلڤیزیۆنی کۆمەڵن. من فەرهادی شعبانی ئەم بەرنامەتان پێشکەشەکەم. هەروەکو لەو کلیپە بینیتان و هەستان پێکرد، ڕۆژانی کۆتایی هەموو ساڵێک بۆ ئێمە و ژمارەیەکی زۆر لە جەماوەری خەڵکی کوردستان و بیرهێنەرەوەی کارەساتە دڵتەزێنەکەی گیان لە دەستانی هاوڕێیانی قارەمانی گوردانی شوان و 5,000 خەڵکی بێتاوانی شاری هەڵەبجەیە. لەم ڕۆژانە ئێمە جارێکی تر یاد و بیرەوەریەکانی هاوڕێیانی قارەمان جەسوور، کارزان، لە خۆبردوو و دوژمن بەزێنی گوردانی شوان و بیردێنینەوە و ئەو بیرەوەریانە ئەکەین بە هەست، بە تین، بە گڕ، بە هێز بۆ داهاتووی شۆڕشێکی بەرهەق و ڕەوا کە ئەوان گیانیان لە پێناویدا دا. ئێمە لەم ڕۆژانە بیرەوەریەکانی هاوڕێیانی گوردانی شوان بۆیەوە بیردێنینەوە کە بە دوژمن بڵین کە ئەوەی وا گوردانی شوان بەسەر ئێوەی هێنا کاتی خۆی دڵنیاتانەکەین جارێکی بەسەرتان نادێنی. بۆیە یاد و بیرەوەریەکانی هاوڕێیانی گوردانی شوان و بیردێنینەوە کە بە دوژمن بڵین ئەگەر ئەوان نەماون بەڵام ئێمە درێژەدەری ڕێگاکەی هاوڕێیانی گوردانی شوانی. ئەگەر ئەوان نین ئێمە هەین. ئێمە ئەگەر شایستگی ئەوەمان هەبێت هەر کامێکمان شۆکین، جەلالین، تەوفێقین، تاهێرین، ڕوانین، سووسەنین و باقی هاوڕێیانی شوانی. درست بەو کە ئێمە ئازیزان و خۆشەویستانمان لە گوردانی و بیردێنینەوە لەبەر ئەوەی تەنیا ئەو خەمە گەورەی کە لەسەر دڵمانە و بیری خۆمانی بێنینەوە. ئێمە ئەمانە باوەری خەڵکی کوردستان بڵین لە ماڵەی ئازیز و خۆشەویستی هاوڕێیانی گوردانی شوان بڵین کە ئێمە درێژەدەری ڕێبازی هاوڕێیانی گوردانی شوانی. ئێمە ئەو ڕێگا درێژە پێ ئەدەین کە ئەوان دەستیان پێکرد. ئێمە لەسەر ئەو باوەڕ و ئاوات و ئارەزوانەین کە لەسەر بەندی چەکەکانی هاوڕێیانی گوردانی شوان نووسرا بوو. بژی سۆسیالیزم. ئێمە بۆ دامەزراندنی کۆمەڵگایەکی سۆسیالیستی و ئینسانی تێکۆشین و لەوە هیچ کۆتا ناین. بەرنامەی ئەمڕۆمانمان بە بیرەوەری یادی هاوڕێیانی گوردانی شوان دەست پێ کرد و ئەوەیش ئەزانین کە هەموو ساڵێک لەم ڕۆژە لێرە و لەوێ، لە دەرەوەی وڵات و لە ناوەوەی وڵات، لە هەر جێگایەک کە بکرێت جەماوەری خەڵکی کوردستان، هاوڕێیانی پێشمەرگە بە بەڕێوەبردننی ڕێوڕەسم جارێکی تر یادی هاوڕێیانی گوردانی شوان ڕێز مەش حتمەن ئەو کارەکەی. بەرنامە لە سەرەتای بەرنامەکە
تەنیا ویستم ئەوەکە ئێمە بەرنامەی هەفتەمان کە نزیکە لە ڕۆژەکانی ساڵی 1399 بە مانگی ڕەحمە بە یاد و بیرەوەری هاوڕێیانی گوردانی شوان دەست پێکەین. هیوادارم لە ڕۆژانی داهاتووە لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە بەرنامەی تایبەت بە ڕێزگرتن لە یادی هاوڕێیانی گوردانی شوان پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستکەین. بینەرێکی خۆشەویست، سرودی سیروان بە دەنگی کاک عادڵی نادری بۆ ناردووی لەبەر خاتر دڵی ئەو بینەرە خۆشەویستە لەبەر کاتی بەرنامەکە یەک دوو کۆپلە لەو سرودەتان بۆ بڵاوەکەمەوە. هیوادارم بتوانین وەری بگرین. زەحمەتە بینەری خۆشەویست، تۆزە زەحمەتە. هیوادارم بتوانین. ئەگەر تەنیا ببورن، ئەگەر تەنیا بەرنامەکەمان بە یاد و بیرەوەریەکانی هاوڕێیانی گوردانی شوانەوە دەست پێ کرد و خەیاڵمان هەیە بەم بۆنەوە باسی هەلومەرجی ئێستا بکەین و ئەرکەکانی خۆمان، بەو مانایە نییە ئەگەر بینەر یا بینەرانێکی ئەم بەرنامە ویستیان هەستی خۆیان دەرببڕن ئێمە پێشیان پێ بگرین. نا، ئەو کارە ناکەین، ئامادەین و لە خزمەت بینەرانی خۆشەویستی بەرنامەکەین و هەر بینەرێک ویستی هەستی خۆی دەرببڕێت ئێمە لە خزمەتی ئابین. بە داوای لێبوردن لە ئێوە زۆر سپاس. ئێمە ئەمانەوێ لەم ڕۆژانە بینەرێکی خۆشەویست نووسیوێتی کاک فەرهاد دەنگت باش نییە لە ناوەوەیە. زۆر سپاس. هیوادارم هاوڕێیانی هاوکارم چارەسەری بکەن ئەگەر دەنگم باش نییە. فکرێکی بۆ بکەنەوە بۆ چارەسەری دەنگەکە. سەرنج بدەن کە هەلومەرجی ئێستای ئێران و کوردستان جۆرێکە کە بەڕاستی ئینسان هەست بەوە کات بەناو دەسەڵات وجودی نییە. ئەوەی کە هەیە مەجموعەیەک دام و دەستگای ئەمنیەتی و سەرکوتکردن. زۆر سپاس بینەری خۆشەویست، نووسیوێتی خاص بوو. زۆر مەمنون کە تەنیا ئەوەیان بۆ ماوەتەوە لە ڕێگای سەرکوتکردنەوە بتوانن بۆ ماوەیەکی تر ئەم دەسەڵاتە ڕاگیرکەن. دەنا چاوی لێ بکەن. ئەگەر باس لە دەسەڵاتە دەبێت باس لە ڕەفاه بێت، لە ئاسایش بێت، لە دابینبوونی پێداویستیەکانی خەڵک بێت، لە کار بێت، لە ئەمنیەت بێت. هیچ کام لەوانە لە ئێران و لە کوردستان وجودی نییە. ئەم دەسەڵاتە ئیتر دەسەڵاتێک نییە کە خەڵک مەشروعیەتەکەی تەئید بکات. ئەم دەسەڵاتە دەسەڵاتێک نییە کە ئیتر بە ئاسانی بتوانێت بەسەر جەماوەری خەڵکی ئێران و کوردستاندا حاکمیت بکات. ئەوەی کە ئەیبینن لە هەواڵێریەکانی کۆماری ئیسلامیەوە بەتایبەت ئەوانەی سپای پاسداران لە کوردستانە هەمووی نمایشە. بۆ نمونە چەند ڕۆژ بەر لە ئێستا حوسێنی سەلامی کە ئێمە پێشبینیمان فەرماندەی پاسداران دێت کوردستان و دێتە ئەوە باقری قاڵیباف هەڵەسێدێ بۆ کوردستان. نمایش پێشتر سپای پاسداران بە ئیستفادەیەتی بۆ ڕێخست بوو سەریبانە بدات
سەری سەقز سەری قڕوە بدات سەری شاری سنە بدات لە کۆی ئیداریا بەشداری بکات و بە هێلیکۆپتر بە سێراندا بگەڕێت و هەروەها بە هێلیکۆپتر بڕوات و مەریوان ببینێت. دڵنیاتانەکەم ئەمانە هەمووی نمایشە، هیچ کامێکی بە قەولی فارسەڵێ هیچ خروجیەکی بۆ جەماوەری خەڵکی کوردستان نەبووە و نایشی بێت. ئەوە بزانن عەلیبافێک لەو کەسانەیە کاندیدووە بۆ ڕیاسەتی جومهوری ئەو ڕەفتارانەی کە حەسەن ڕۆحانی، محەممەدی خاتەمی، مەحموودی ئەحمەدی نژاد، هەموو ئەوانە عەلی ئەیان برادەرە سپاهیانەش خەریکن هەرەوە کاران ناکەن. هیچ شتێک نە دەستفرۆش، نە کۆڵبەر، نە کاریگەر، نە کاریگەری ساختمانی، نە ژنی قالیبا، نە جادە، نە بان، نە 15% معدەنی تەواکان لە کوردستانە هیچی نەگەڕێت کوردستان. دڵنیاتانەکە ئەوە ئەتمینانتان بێت، ئەتمینانی 100%تان بێت. ئەمانە هەمووی نمایش، هەر هەمووی نمایش. ئەو کارگەڵ هاتنی باقری قالیبا ڕاستە، من هەموو ویدوانم لایە ئەوەی کە لە بانە خەڵکی بینیوە ڕوبەڕووی کۆڵبەرێک بووەتەوە و قسەی لەگەڵ کردووە، یا لە وستانداری لە جەلسەی شۆرای ئیداری هاتووەتە دەرەوە دەستفرۆشەکان کە ڕۆیشتوون لەوێ دەستیان داوەتە ناڕەزایەتیەوە، ئەویش هاتووە چاوی کەوتووە بە کەس یا کەسانێک یا وعدەی وامیکی بە ژنێک لەوێ لە بەرەوستانداری داوە و هەموو ئەو ویدوانە لای منە. هەموو ئەمانە نمایش، وەکو نمایشەکە حەسەنی ڕۆحانی، نمایشەکانی ئەحمەدی نژاد، وەکو نمایشەکانی محەممەدی خاتەمی، وەکو نمایشەکانی ڕەفسەنجانی و موسەویەوانە. دەسەڵاتە هیچ سیاسەتێکی بۆ گەشەی ئابووری لە کوردستانە نییە، بەعەکسەوە سیاسەتی دوژمنکارانەی بەرامبەر بە خەڵکی کوردستان هەیە. بۆیە ئێمە دەزانین جەماوەری خەڵکی کوردستان نەهیوایان بەم هاتوچوانە و بەم ترافیکە هەواییەی بینی تاران و سنایە و شارەکانی تری کوردستان و ناخ بڕوایان بەم ڕژیمایە. ئەوە قەتعیە. ئەوانیش ناتوانن هەرچیکیش پارە خەرجکەن، هەرچیکیش ببورن تەبلیغات بکەن، ناتوانن تەسیر بکەنە سەر گۆڕانی ڕوانگای جەماوەری خەڵکی کوردستان بەرامبەر بە کۆماری ئیسلامی لەلایەکەوە لایەک تریشەوە ئێرادەی جەماوەری خەڵکی کوردستانیان پێ ناشکێت. غێرە ممکنە کۆماری ئیسلامی ئەوەی پێ ناکرێت. کەوابێت ئەو نمایشانە بۆ ئێمە ناسراون، ئەیان ناسیم و تکرارکردنەوەیان فقط و فقط حماقەت و وەقاحەتی کۆماری ئیسلامی و سەرانی کۆماری ئیسلامی بە نمایش دەردێت. زۆر چاکە. کەوابوو چ کردن؟ ئازیز پەیامی ناردووە و دەڵێ سەلام فەرهادان مەمنون هەم دەری روزهای پایانی سال عزیز جەمعترین فەرزەندان کارگەران و زەحمەت کوردستان، رفقای گردان شوان را گرامی، رفقایی که با اهداف و شعار سوسیالیسم و زنده باد حزب کمونیست و زنده باد کۆمەڵە سنگرهای دشمن و ارتجاع داخلی را به تصرف درآوردند و مایه خوشحالی زحمتکشان و خشم دشمنان طبقاتی می شدند و در آخر با اهداف انسانی آنها تجدید پیمان می کنیم و ادامه راهشان یاد عزیزشان را گرامی می داریم. بژی کۆمەڵە لە مەریوان قەڵای کۆمەڵە، هەر بژیت مەریوان و قەڵای کۆمەڵە. زۆر سپاس بینەری عزیز و خۆشەویست لە مەریوانەوە. من دەڵێم هەلومەرجەکە ئاوایە. ئێستا ئەشمێرم کە
هەلومەرجەکە چۆنە تواشای سەفەکان بکە سەفی ڕۆنی جامد لە هەموو شارەکانی ئێران و کوردستان لەو ئەوزاع و ئەحواڵەی کۆڕۆنا چاوی لێ بکەن خەڵک مەجبورن بچن سعاتها لە سەفا بوەستن بۆ ئەوەی کە پوتێ ڕۆنی 5 کیلویی یا 18 کیلوییان بە نزیک بە 450 تا 500 هزار تمەن دەستکەوێت مریشک لە کوردستان و لە ئێران نەماوە لەو جێگایانەیش کە ماوە قیمەتەکانی وا لەسەرەوەیە بنەماڵە کرێکاری لە جێگەی خۆی بنەماڵەی مامناوەند یا متەوەستیش لە ئەوتەی کڕینی نێت بەلای هیچ کام لەو نیازمەندیانەی کە بۆ ساڵی تازە پێویستە مەچن چون خەڵک هەر بگورن ئەتوانن چاویان لێ بکەن هیچ شتێکی تر ناتوانن بکەن ناتوانن نزیکیش بنەوە بۆ کڕینیان بە هیچ عنوانێک دەی پرسیارەکەی من ئەوەیە تازە با یەک شتیش بڵێم لێرە هەر ئەمڕۆ لە هەواڵەکانی خودی ڕەسانەکانی کۆماری ئیسلامیە خوێندبانەوە لە بهترین حاڵەتە ئەگەر بێت و حەقدەستی کرێکار بۆ ساڵی داهاتوو بەو جێرەیکە ئەو لایەنانەی بە ئیستلاح لە شۆرای عالی کارە دانیشتوون لایەنی کرێکاریان بە ئیستلاح پێ ئەڵێن بە قسەی ئەوان بڕواتە بەرەوە حقوقی کاریگەر لە ساڵی داهاتووە ناگاتە 4 ملیۆن لە حاڵێکا پێشبینی کراوەکە 12 ملیۆن تمەن پێویستە بۆ ئەوەی کە تۆ بتوانی ژیانێکی مەمرە و مەژی پێدا بکەیت زۆر چاکە پرسیارەکە ئەوەیە هیچ چەشمەندازێکیش بۆ ئەوەی کە وەزعی ئابووری ئێران باشتر بێت نییە فەرزیش لەسەرەوە بگرین کۆماری ئیسلامی لە نەهایەتە شەرتەکانی ئامریکا و غەرب قبول بکا بچێت لەسەر مێزی مذاکرە دابنیشێت و ئەوانیش تۆزێک سەر کیسەکەی بۆ شلکن بازێ پوڵ و پارەی پێ بدەن دڵنیاتانەکەم یەک دانە تمەنی لەو پوڵانە نەهێتە گیرفانی خەڵکەوە نایێتە سەر سفرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش هەر بەرئەساسی ئەو قسانەی کە خودی خامنەیی کردوویەتی لەم ڕۆژانە بە مناسبەتی عەیدی بێعسەد بە قەوڵ خۆیان دەبێت لە سووریە و لە عێراق هەزینە بکرێت لە لوبنان و لە یەمەن هەزینە بکرێت نایێتە سەر سفرەی خەڵک بنابەرئین وەختێک هەموو ئەمانە ئەبینین ڕێگە حەل چییە ئێوە بڵێن ڕاهکار کامەیە چ بکەین بۆ ئەوەی کە لەم بارودۆخ و هەلومەرجە نالەبار و دژوار و ئەسەفبارە ڕزگاریمان بێت بڵێن چ بکەین ڕێگایەکتر غێر لەوەی کە دەستی یەک بگرین متحد بین لە هەموو چوارگۆشەی ئەم وڵاتە بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە بکێشینە خوارەوە ماوە بڵێ ماوە ڕێگە حەلێکتر ئەتوانین غێر لەوە بکەین حتى نانی سفرە ها لە گرەوی ئەوە کە ئەم ڕژیمە نەمێنێت چ ڕەسەد بە ئازادی و سەربەستی و هەموو ئەوانە نانی سفرە ئاخرەوەی کە ئەم دەسەڵاتە بێت بەستەیەکی مەعیشەتی بە خەڵک بدات بۆ ئەوەی کە 3-4 ڕۆژ پێبژین خۆ ئەوە ژیان نییە ئەوە کەی ژیانە ئەوە مەمرە و مەژیش نییە ئەوە تەحقیرە ئەوە بێحورمەتی کردنە ئەوە کەرامەت شکاندنی ئینسانە کوا ئینسان دەبێشتی وا قبول کات بڕۆن تاران ببینن ئەو کاخانەی کە دەسەڵاتدارانی حکوومەتی کردویانە لە مقابل
ماڵە نیمەکارانەی کە خەڵک لە شوێنەکانی تری ئەو شاری تارانە هەیەە و لە عوهدەی دابینکردنی ئیجارەکەی نایە. ئەم شکافە قاتی تۆزی حەدرێت. من ئەو قسانە بۆ ئەوە ئاکەم بڵێم هیچ نەماوە، هیچ ڕێگایەک نەماوە دەبێ ئەم دەسەڵاتە بڕوات. هیچ کەسێک ناتوانێت ئەم دەسەڵاتە لا جگە لە جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئێمە هیوا نابێ ببەستینەوە خەڵکی ترابن. ئەگەر بۆمان لابن سەهمەکەی خۆیان لە بەرابن، سەهمەکەی خۆیانیان ئەوێت. ئێمە نەمانێتەوە تەجروبەی وڵاتی عێراق بکەن. ئەمریکایەکان وتیان بردووە. ئێستاش جێگایەکە لە عێراقا ئەمنا نەفتەکانی پێچێت، باقی شوێنەکانی تری عێراق ئەمنە، ئەمنیەتی تیان نیە، نانیان نیە، پێداویستی ژیانی تیان نیە، ئاوی تیان نیە، بەرقی تیان نیە، ڕفاهیەکی تیان نیە. ئێمە نامانەوێت وامان بەسەر بێت، ئەمانەوێت ئێرادە و ئیتحادی خۆمان دەسەڵاتە بڕوخێنی. واقعەن زەمینەی ڕوخاندنی ئەم دەسەڵات عینیەوە ئیجتماعیەکەیەوە ئامادەیە. کێ هەیە جگەدا ژمارەیەک گیرەخۆری دەسەڵات ئەم ڕژیمەی بوێ؟ هەیە؟ بڵێن هەیە. غێر لەو کەسانگەلەیەکە لە کیسەی ئەم ڕژیمە ئەخوەن 10%، 15%، 20%. خۆ 80% جەماوەری خەڵکی ئێران و کوردستان لەم حکوومەتە ناڕازین. بۆ ئەوان ئەتوانن یەک گرتوو بن لە دژی ئێمە ناتوانین یەک گرتووی بووین لە دژی ئەوان. کەوابێت لە هەر فرسەتێک ئەبێ کەڵک وەربگرین بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە زەعیف بکەین، لە دژی بوەستینەوە. چیمان لەبەر پێیە لەم ڕۆژانە لە کوردستان و باقی بەشەکانی تری ئێران؟ ئێستا باسی بکەین. چوارشەمە سووری و نۆڕۆزمان لەبەر پێیە، دەبێ بیکەین بە فرسەت لە دژی ئەم ڕژیمە. زۆر سپاس بینەری ئازیز و خۆشەویست. باشە بەسەرچاو. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی درود کافەرهاد، یادی تەواو هاوڕێیانی گوردانی شوان لە دڵ هەموومان نازیندووە. سنەی خوێناوی، هەر بژیت بۆ سنەی خوێناوی. ئێمە لەم چەند مانگەی ڕابردووە سەرەڕای تەواوی هەوڵەکانی کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە ئێرادە و مقاومەتی جەماوەری خەڵکی کوردستان تێک بشکێنێ، ئێمە لە بەرابەر ئەو سیاسەتانەی کۆماری ئیسلامیە مقاومەتمان کرد. ئەوەی وا پێویست بوو لەم مانگانە بەرامبەر بە کۆماری ئیسلامی بیکەین کردمان، بەڵام هێشتا کارمان تەواو نییە. دەبێت چوارشەمە سووری و نۆرۆزیش بکەین بە فرسەت، بیکەین بە فرسەت بۆ جەمەوبوونەوەمان لە دەوری یەکترین و دەربڕینی ناڕەزایەتی و نفرەتمان لە دژی ئەم ڕژیمە. ئێستا ممکنە کەسێک بێت بڵێ کاکە گیانەوە ڕۆژی خۆشیە، ڕۆژی لیباس پۆشینە، لیباسی تازە پۆشینە، ڕۆژی نوێکردنەوەی ساڵە، هاتنی بەهارە، نابێ وای لێ بکەین. من دەڵێم دەبێ وای لێ بکەین. لە هەر جێگەیەکە فرسەتمان بۆ دەسەکەوێت کە بتوانین لە دەوری یەک کۆبینەوە، لە دەوری یەک کۆبینەوە. دەبێ ئەو کۆبوونەوانە بکەین بە فرسەت لە دژی ئەم ڕژیمە، لە دژی ئەم نیزامە. نابێت لە دەستی بدەین. ئەوە باوەڕی منە. هەر کەسێکیش پێ وایە نابێ وا بکەین، دەتوانێت بێت و لێرەوە واردی بەحس و گفتوگو بین لەگەڵ یەکتری. من ناتوانم لێرەوە بڵێم چی بکەین، وەلێ دەتوانم بڵێم ئیمکانی جۆرا و جۆر هەیە. دەتوانین نەورۆزێکی مەحەلە محوەر بگرین لە هەموو شار و دێهاتی کوردستان، لە هەموو گەڕەکەکانمانە
کۆبینەوە و ئەو کۆبوونەوانە بکەین بە فرسەتێک بۆ دەربڕینی ناڕەزایەتیمان لە دژی ڕژیم. من قسەیەک تریشم هەیە، خۆمان نەکەین بە سیبل لە شارەکانی کوردستانە بۆ ڕژیم. بۆ نمونە لە جەرەیانی بەڕێوەبردننی ڕۆژی مەراسمەکانی ڕۆژی جیهانی ژن لە چەند جێگا خۆمانمان کرد بە سیبل. ئەوانیش پێشەوەی کە ئێمە بڕووین لەوێ بین دامەزران و پێشیان پێگرتی. ئەوە نەکەین، شتی تر بکەین، ڕەوەشی تر هەڵبژێنین. مەسەڵەن مثاڵێک دێنمەوە، مثاڵی شاری سنە دێنمەوە چۆن زۆر ڕۆشن بوو لەوێ. نەچینەوە جێگاکە ڕژیم دەزانێ ئێمە ئەچینە ئەو جێگا، بچینە ئەو جێگا و ئەو نازانێ ئێمە ئەچینە ئەو جێگا. قرارەکانمان لەوێدا بنین، جەماوەری خەڵکی شاد ببینە ئەو شوێنەی کە ئەو هەستی پێ ناکات. ڕەوشی تازەتر هەڵبژێری. لە شاری سنە چوین بەرەو شوێنێکی دیاری کراو، پێشەوەی کە ئێمە بچینە شوێنە دیاری کراوەکە ئەوان هاتبوونە شوێنە دیاری کراوەکە. هێزی هێنابوو، چەکی هێنابوو، نیرویکی زۆری ڕژان بوو، پێشی گرت بە کارێک کە ئێمە دەبووە بمان کردایە و دەیشوان توانی بیکەین. هەر بەو دەلیلە دەڵێم شاید لە هەموو شار و دێهاتی کوردستان بەڕێوەبردننی سونەتەکانی چوارشەمە سووری و نەورۆز کە پێویستە بیکەین بە فرسەت، پێویستە بیکەین بە فرسەت لە دژی کۆماری ئیسلامی، بیکەین بە مەحەل لە محوەر. بە ئەوان مەجبور بن هەموو هێزەکانیان بڵاو بکەنەوە، وای پەراکەندە بکەن کە دەرەقەتی جەماوەری خەڵکی کوردستان بەعام نێن. چەندێ هێزیان هەیە، چەند مەحەلەیان پێ کۆنتڕۆڵە کردێت، دانێ دوان چەند شارێکیان پێ کۆنتڕۆڵە کرێت. زۆر قانونیشە، دەتوانین کۆیش بینەوە، هیچ کەسێک ناتوانێت پێشمان پێ بگرێت. فرسەتێکی باشمان ڕەخساندووە و لەو فرسەتە باشە کەڵک وەردەگرین، نەفرەت و ناڕەزایەتی خۆمان لە دژی ڕژیم دەرئەبڕین. لەو فرسەتانە ئێمە ئەتوانین ڕابەرانی خۆمان ببینینەوە، هەڵسوڕاوانی پێشڕەو ببینینەوە، تەمرین بکەین بۆ یەکگرتن، بۆ متحد بوون. بینەرێکی ئازیز پەیامێکی ناردووە، با درود بر شما رفیق فرهاد، گرمترین و انقلابی درودهای خود را نثار یاد عزیز رفقای جانباخته کردان همیشه زنده شوان می‌نمایم. بعد از گذشت 33 سال از واقعه تلخ جانباختن رفقای گردان شوان، هنوز این زخم بر پیکر من تازه است. هنوز جای خالی تک تک این انقلابیون بیباک در صفوف ما خالی است، اما آنچه که امیدوار کننده است و به جای غم و اندوه در نبود آن رفقای عزیز انرژی و قدرتی دو چندان به ما بیبخشد، پر شدن این سنگر از جوانان مبارز و سوسیالیست ببورن در بیش از 3 دهه اخیر است. یکی از خصوصیات جنبش انقلابی کردستان پویایی و بروز شدن آن است که نقش اصلی آن را کوملا بازی می کند. کوملا با وجود مجموعی از صادق ترین، انقلابی ترین و فداکارترین کمونیست ها که بانی ترویج و ایجاد سنن و فرهنگ مبارزاتی و انسانی متمدنانه و
حضور جوانان آگاه، شجاع و فداکار در گردانهای رزمنده خود چنان وحشتی در دل دشمنان مردم کارگر و زحمتکش و ستم دیده انداخته بودند که هر حماسه‌ای که خلق می‌کردند مرهمی بر دل انسانهای رنج دیده و ستمکش بودند. کاک فرهاد عزیز، واقعه دلخراش گردان شوان به ما می‌آموزد تقویت نیروی نظامی کومله باعث ایجاد اعتماد به نفس در میان زحمتکشان و ستمدیدگان کردستان برای ادامه مستحکمتر مبارزه آنان در دل این شرایط بحرانی است. در پایان یاد رفقای گردان شوان و بیش از 5000 انسان بیدفاع حلبچه را گرامی می‌داریم. من بە تەواوەتی لەگەڵ ئەو پاراگرافەی ئاخر لەگەڵ ئەڵبەتە هەمووی پەیامەکەی هەم ئەو پاراگرافەی ئاخری کە دەڵێ ئێمە دەبێ هێزی پێشمەرگەی کۆمەڵە تەقویەت بکەین کامڵەن لەگەڵی کامڵەن دەبێ ئەو کارە بکەین و هەر لێرەوە لەو فرسەتە کەڵک وەرەگرم جارێکی تر خەتا بەلاوانی کوردستان دەڵێم بە کچوو بە کوڕەوە وەرن بە پەیوەستبوونتان بە هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە جەریانی چەپ و سۆسیالیستی لە کوردستانە بەهێز بکەن داهاتوو ها لە گرەوی بەهێزبوونی جەریانێکی چەپ و سۆسیالیستیە لە کوردستانە وەرن بە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەوە پەیوەست. زۆر سپاس بۆ ئەو بینەرە عەزیز و خۆشەویستە بۆ ئەو ئزهارە نەزەرە جوانێ. یەک دوو پەیامێک تریشە خوێنمەوە جا درێژێ باسەکەم فەراموشی نەکەین کە خەریکین قسە لەسەر چوارشەمە سووری و نۆرۆزێک. سلام رفیق فرهاد، میخواهم از این تریبون درود و سپاس بفرستم به خانواده رفیقان گردان شوان که توانستند این غم را تحمل کنند و درود و سپاس برای تمام پیشمرگان کومله که راه آنان را ادامه داده‌اند. رفیق فرهاد، گردان شوان گردان کارگران کردستان بودند. باید کارگران و زحمتکشان یاد این رفقا را گرامی بدارند. ژاوەرۆ زۆر سپاس ڕێز و سپاس بۆ ژاوەرۆ. بینەرێکی خۆشەویست نووسیویەتی سڵام هاوڕێ فەرهاد، ئایا ئینشعاب ڕوویدا لە کۆمەڵە؟ نەخێر بینەری خۆشەویست، هیوادارم هیچ کاتێک شتیوە ڕوو نەدا لە کۆمەڵە و هەوڵ ئەدەین کە هیچ کاتێک شتیوە ڕوو نەدات چۆن دڵی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ناخۆش ئەکەین بەو کارەمان. هیواکانیان لێ وەرەگرینەوە، ئومیدەکانیان ئەکەین بە نائومیدی. نابێ کاری وا بکەین، کەس نابێ بەرەو جەهەتی وا بڕوات. هەر چەشنە ئەختلافێک لەناو ئێمە هەیە با ببێت ڕێزی لێ بگرین، بەڵام بەرەو شەخکردنی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران هەر کەسێ بڕوات تاوانبار. یادی هاوڕێیانی گوردانی شوان لە دڵ تەواو ئینسانە ئازادی خوازەکانە زیندووە. سنا شاری گوردانی شوان هەر بژیت. سڵام کاک فەرهاد، یادی ئەو ئەزیزانە بەخێر، ئەوانە هەم قارەمان، هەم چریک، هەم دڵسۆزی زەحمەتکێشان بوون. ئەوان پارتیزان بوون، بەڕاستی یادیان لە دڵ کەس دەرناچێ. هەر بە عشقی
ئەو جەسارەتانەی ئەوان ئێمە ماوین. زندە باد شۆڕش، زندە باد کۆمەڵە، زندە باد سۆسیالیزم، زندە باد تۆی بەڕێز و خۆشەویستیش هەر بژیت. دۆستانی عەزیز، بینەرانی خۆشەویست، من هەوڵ ئەدەم لەو بەرنامانە زۆر خۆماڵی لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست قسە بکەم. دەست بدەین لە هەلومەرجی ژیانمان، باسی نان بکەین، باسی ئازادی بکەین، باسی ژیان بکەین، باسی خۆشەویستی بەینی ئینسانەکان بکەین. ئەوانە هەر هەمووی کە من باسم لێ کردو پێویستی ژیانی ئینسانە تاو کاتەی کە ئەژیت بەدەستی ئەم ڕژیمە لێمان وەرگیراوەتەوە. نە ژیان ماوە، نە خۆشەویستیان هێشتووەتەوە، نە نانیان هێشتووەتەوە، نە ئازادیان هێشتووەتەوە، هیچیان هێشت. ئەبێ بەدەستی بێنین. ڕێگایەک نییە بۆ بەدەستهێنانی جگە لە مبارزە و بە قەولی کوردی خەباتی ئێمە و خەباتی یەکگرتوومان، خەباتی دەست لەناو دەست یەکترینمان. پێم مەڵێن ناکرێت، پێم مەڵێن کوردستان لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە داگیر کراوە. چاوتان لێیە لە بەلوچستان ڕاستە هێرشیان کرد، هێزیان برد، سەرکوتیان کرد، بەڵام تا ئەم لەحزەیش کە من لە خزمەتی ئێوام نەیانتوانیوە ئێرادەی خەڵکی بەلوچستان تێک بشکێنن. هەر ئەمڕۆ دەریابانانی کۆماری ئیسلامی لە بەندەری کوهستەک، هیوادارم درستم تەلەفۆز کردوێت، سەر بە شاری سیریک، ئەویشم دروست تەلەفۆز کردبێت، تەقەیان لە سوختبەران کردووە، کەسێکیان کوشتووە و دانیکیان بریندار کردووە. خەڵکی ئەو بەندەرە هاتوونەتە دەرەوە، نفرەت و ناڕەزایەتی خۆیانیان دەربڕیوە، ژمارەیەک لە قایەقەکانی هێزی دەریابانی ئینتزامی و سپایان ئاورد تێبەرداوە و لە بەرابەر تەقەکردنی ئەوانەوە مقاومەت و خۆڕاگریان کردووە. بە جۆرێکە هەر ئێستایش کە من لە خزمەتی ئێوام بەندەری کوهستەک نائارامە، سپا هەوڵ ئەدات بۆ ئەوەی کە لە بەندەری گورگانەوە هێزی کۆمەکی لە تەکاوەرانی خۆی بنێرێت بۆ ئەوێ مەیەڵی پشتیوانیان لێ بکەین. با هەست بە تەنیایی نەکەن. لەوە نەتیجاگرم لە کوردستانی شۆڕشگێرە کە 42 ساڵ سابقەی مقاومەت و خۆڕاگری بەرامبەر بە کۆماری ئیسلامی هەیە، نەکردن وجودی نییە. ناکرێت نییە، دەکرێت، بەڵام بە شێوەیە کە کەمترین هەزینەی بێت، بە ڕێکخستن، بە خەباتێکی مەدەنی چڕوپڕ، بە هەڵبژاردنی ڕێگە و ڕەوشی درست. ئەگەر ئەوەمان کرد سەرکەوتوین. من پێم وایە لە یەک دوومانی ڕابردووە لە کوردستان تەجروبەی باشترمان بەدەستێنا بۆ خۆڕێکخستن و هەڵبژاردنی ڕێگە و ڕەوشی درست، بۆ دەربڕینی ناڕەزایەتیمان لە دژی کۆماری ئیسلامی. هەر ئەو وردە ناڕەزایەتیانە وردە وردە کۆ بکەینەوە، هەماهەنگی بکەین، ڕابەرانی پەیابن، سەراسەری بکەینەوە لەگەڵ باقی جەماوەری خەڵکی تری ئێران. بەڵام کرد بینەرێکی خۆشەویست نووسیوێتی، من عینی پەیامەکەی خۆی خوێنمەوە. سڵاو و خاڵ و فەراد، یادی هاوڕێیانی گوردانی شوان هەمیشە زیندووە. شەکت نەبێ کە هەمیشە زیندووە مێنێتەوە. زۆر سپاس. ئێمەش وتمان لە سەرەتای بەرنامەکە یادی هاوڕێیانی گوردانی شوان زیندووە، هێزمان پێبەخشێت، نیرومان پێبەخشێت، مسەممەمترمانەکات. هەموو ساڵێک لەم ڕۆژانە جارێکتر تەعهودەکەمان بەوان تازە ئەەکەینەوە و پێیان دەڵێن هاوڕێیانی خۆشەویست،
ئێمە لەسەر ئەو ڕێبازین کە ئێوە پێچوو، ئێمە لەسەر ئەو ڕێبازین کە ئێوە خەباتتان بۆی کرد، ئێمە ئامادەی گیانفیداین لەو ڕێگایە کە ئێوە گیانتان لەسەریدا. دوژمن دڵنیا ئاکەینەوە کە گوردانی شوان زیندووە. لە هەموو ساتەکانی کار و کردەوەکانی جەماوەری خەڵکی کوردستانە بۆمان دەرەکەوێت کە گوردانی شوان زیندووە. ئەو ڕژیمە لە کوردستان ڕژیمێکی، ئەلبەتە لە هەموو ئێران، لە کوردستان ڕژیمێکی نەفرەت لێکراوە، ڕژیمێکی داگیرکەرە. ئەگەر ڕاستەکەن ئەم ڕژیمە، ئەگەر ڕاستەکە دوو ڕۆژ چەکیان پێ نەبێت، ئەلبەتە ئەو ڕۆژەش ئەکات کە چەکەکانیان لێدا ماڵی دڵنیایانەکەینەوە. قوڵدوڕی سپای پاسداران، ئەرتەش، هێزی ئینتزامی، هەموو ئەوانە تاسەر نییە. ئەوان بۆ خۆشیان نەزانن. بڕۆن میانمار چاو لێ بکەن، کودەتایەکی نظامیان کرد، خەڵک بڕیاریاندا هاتنە سەر شەقام، بەرامبەر بە کودەتاچیەکان ڕاوەستانەوە، خۆڕاگریان کرد. ژمارەیەکی زۆر لە پۆلیسی میانمار دەستوری فەرماندەهانی ئیجرا نەکرد و هەڵاتن چوو بۆ هێند. بەو ڕۆژیشە ئەگەین ئیتمینانتان بێت، چون ئەم ڕژیمە چی هەیە بە ئێمەی بدات جگە لە مەرگ نەبێت، جگە لە هەژاری نەبێت، بێدەرەتانی نەبێت. چی بە ئێمە داوەوە، چی بە ئێمە ئەدات تا ئێمە خۆمان ئەەکەین بۆ ڕووخانی ئەو ڕژیمە. بینەرێکی خۆشەویست نووسیویەتی کاک فەرهاد عەزیز، بەرای احترام بەجان باختگان گوردان شوان 1 دقیقە سرود سیروان را پەخش کنید. بەسەرچاو. ئەوە بە جێگەی دقیقەیەک 2 دقیقەیشمان بڵاو کردەوە. هاوڕێیانی هاوکارم دەنگم هەیە؟ دەنگم باشە، زۆر سپاس. دەنگی ئەو موسیقیش بووە؟ نەبوو دەنگی؟ زۆر بەداخەوەم ببورن. جا ئەگەر وایە هاوڕێیانی هاوکارم پێیان وت دەنگی ئەو موسیقیەی کە ئەو بینەرە خۆشەویستە داوای کرد
لێرەوە و جارێکی تر هیوادارم مۆفەق بم ئەو دەیقەی کە ئەو داوای کرد بوو بڵاوی بکەمەوە. ئێستا دەنگ هەیە؟ هەیە دەنگ؟ دەی باشە. ئەوە لەبەر دڵی ئەو بینەرە عەزیزەی کە ئەوەی داوا کرد بوو دەنگ نەبوو لەولاو. سیروانی بمواد گیانە نوق و مەسارم کرد تێکەڵ بە باڵای ئەری نازارانم کرد تێکەڵ بە باڵای گیانە نازارانم کرد ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە دەشتی بیارایە وەی ئاوەکەی سیروان دەشتی بیارایە وەی ئاوەکەی سیروان گۆرانی عەشقە و ئاوە. زۆر سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستە، ئەوەیش بە یادی هاوڕێیانی گوردانی شوان. زۆر سپاس بۆ هەستی ئەو بینەرە عەزیز و خۆشەویستە و لە ناویشەوە چەند پەیامێک هات. زۆر سپاس بۆ ئەو کەسانەیش کە لە کاتی بڵاوبوونەوەی ئەو گۆرانیەی کاک عادڵ یا و سرودەی کاک عادڵ پەیامیان نرد. ببورن یەک دوو پەیام هاتووە ئەبێ بە تەرتیب لەناو سڵام کافەرهاد، من لە ئاوایی نەوەڕا یادی هاوڕێیانی گوردانی شوان بەرز و بەڕێز بێت. بژی سۆسیالیزم، بژی یادی گوردانی شوان. سپاس بژیت هاوڕێ خۆشەویستم. سەلام کاک فەرهاد، پێشکەشی یادی هاوڕێیانی گوردانی شوان، پێشەکی یادی هاوڕێیانی گوردانی شوان ڕێز لێ دەگرم. داوا لە هاوڕێ ئیبراهیم دەکەین، هەر وەکو لە ساڵی هەفتای هەتاویدا بەری بە لێک هەڵوەشانەوەی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست گرت، گوێ لەو هاوڕێیانەی دیکەی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست بگرێت و نەهێڵێت، جارێکی دیکە ئینشعاب ڕوو بدات. پێشتریش ڕامانگەیاندووە و بە ئێوەمان ڕاگەیاندووە بینەرانی عەزیز و خۆشەویست و دڵسۆزانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستیەرە. نە هاوڕێ ئیبراهیم و نە هیچ کام لە ئێمەمانەن، نە هەنگاوێک هەڵەگرین بۆ شەقبوونی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستیەران، نە بەرەو پیریشیەوە چین. دڵنیاتان نەکەین، ئێمە کاری وا ناکەین بە هیچ عنوانێک. چۆن دەتوانین ئێمە دڵی ئێوەی ئازیز و خۆشەویست و جەماوەری خەڵکی کوردستان بریندار بکەین؟ ممکن نییە. زۆر سپاس بۆ داواکەت. سڵاو کاک فەرهاد، ماندوو نەبی. یادی ئازیزانی گوردانی شوان هەمیشە لە دڵماندا زیندووە. سڵاو و ڕێز بۆ بنەماڵەی هاوڕێیانی گیانبەخت کردومان، گوردانی مهرەبانی، گوردانی شجاعەت و شەهامەت و لە خۆبردوویی، گوردانی فەداکاری، گوردانی هەمیشە زیندوی شوان. یادتان بەخێر بێت و ڕێگاتان پڕ ڕێبوار بێت.
و هەروەها یادی 5,000 خەڵکی بێدفاع و بێگوناحی شاری هەڵەبجەیش بەخێر کە بوونە قوربانی. فەرنووش لە ئاڵمانەوە. زۆر زۆر سپاس بۆ هاوڕێ فەرنووش لە ئاڵمانەوە. هەر بژیت هەر بژیت. بەرز و بەڕێز بێت یادی خۆشەویستی 72 ئەستێرەی پرشنگداری ئاسمانی بێبەشان. ببوورە بەڕاستی بۆم ناخوێندێتەوە. 72 ئەستێرەی سەربەرز، 72 هەڵۆی سوور، 72 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە گوردانی شوان. گوردانی شوان هەوێنی ورە و بێباکی بوو. سوورتان ژیانێکی باشتر درێژەی هەیە شۆڕە سوارانی کۆمەڵە. ئەو ئاڵایەیە کە ئەوان تا کاتی گیان بەختی دەیانەوە و هەروەها بە شەکاوی یادی ئازیزیان بەرز و ڕێز بێت لە سەقزەوە. بژیت. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی سڵاو، سڵاو لە بەڕێزت، لە خزمەت داین. ئەمر فەرموو. ڕێز جەوەریەکانی هاوڕێیانی گوردانی شوان بۆ ئەوەی کە درێژە دەری خەباتیان بین لە دژی کۆماری ئیسلامی. ئەم ڕۆژانە ئەرکمان لە دەبێت لە هەر فرسەتێک بۆ دەربڕینی ناڕەزایەتی لە دژی کۆماری ئیسلامی کەڵک وەربگرین. هەر فرسەتێک کرێکارێکە حقوقی نەگردووە، ژنێکە ناڕازیە، جوانێکە کاری پەیدا نەکردووە و کاری نییە، و ئێمە جەماوەری خەڵکی کوردستان هەر فرسەتێک. ئاگادارتانەکەم ڕۆژی یەکشەممە 24 مانگ یانە سبەینێنە دووسبەی دیسانەوە بازنشەستەکان و مستەمەڕی بگیرانی سازمانی تەئمینی ئیجتیماعی فراخانی جەمەوبوونەوەیان لە بەر ساختمانی سازمانی تەئمینی ئیجتیماعیە داوە لە هەموو ئێران. فرسەتێکی باشە بۆ دەربڕینی ناڕەزایەتی. بازنشەستە حەقیەتی ژیانێکی ئاسایی ببێت، ژیانێکی تێر و تەسەل، نەمەمرە و مەژی، تێر و تەسەل ڕووگەش بێت، میوانداری لە منداڵەکان و نەوەکانیان بکەن بەبێ ئەوە ترسیان لەوە بێت کە نان لە ناو سفرەیانان نییە. دەبێت ژیانیان تەئمین بێت. خزمەتیان کردووە بە مەردم لە توولی ئەو ساڵانە کە کاریان کردووە. لە کۆبوونەوەکانیانە بەشدار بن. قەیناکە بازنشەستەنین ئێوە هێشتا بە تەمەنی بازنشەستەگی نەگەیشتون. بەڵام ئەمڕۆ ئەوان سبەینی ئێمە، ئەمڕۆ ئەوان سبەینی ئێوە. ماتڵی مەکەن. ڕۆژی یەکشەممە وابزانم سعاتی 2:30 بەیانی بەر سازمانی تەئمینی مەقەڕ یا ساختمانی سازمانی تەئمینی ئیجتیماعی بڕۆن لەگەڵیان، هێزیان پێ بدەن، ئێنەرژیان پێ بدەن، مێڵن هێزی ئینتزامی بێحرمەتی بە کەرامەتیان بکەن، لەگەڵیان بن. بە هیچ عنوانێک بە تەنیایان مێڵنەوە. ئەوان باوک و کەسوکار و خۆشەویستی ئێوەن. دەستیان بگرن وەک نەوا، وەک منداڵ، بڕۆن لەگەڵیان. هەموو شارەکانی کوردستان، تەنیا بابەستنە و چەند شاری تر مەحدود نەبێتەوە، لە سەردەشت و پیرانشار و نەغەدەوە پیا بێن تا تێتەوە بانە و سەقز و دیواندەرە و بیجار و سنە و قڕوە و کامیاران و کرماشان و ئیلام و ئەیوان و باقی شارەکان جوانڕۆ و ڕوانسەر و بڕۆرە بەرەو لای ئۆلەمیە. هەموو شارەکانی کوردستان با ڕۆژی یەکشەممە هەموو بازنشەستەکان لە ئاستانەی نەورۆزە
بێنە سەر شەقام و ناڕزایەتی خۆیان لە دژی ئەم ڕژیمە تا ئێرە فاسدا دەرببڕن و مافەکەیان وەربگرن بەهێزیان کرد. سڵاو کاک فەرهاد، یادی هاوڕێیانی گوردانی شوان بەرز و بەڕێز بێت. بانە ڕێز و سپاس بۆ بانەی خۆشەویست. لە ئەم چەند هەفتەی ڕابردووە خەڵکی قارەمانی شاری بانە نیشانیان داکا، خەڵکێکی شۆڕشگێرن. هیچ کاتێک تەسلیمی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی نابن. 4 ڕێوەڕەسمی ڕۆژی جەهانی ژن لە عەرزی 1 هەفتە، هەر بژین چاوەڕوانین. درود بر شما رفیق فرهاد. گرامی باد یاد و خاطره 72 تن از رفقای جانباختگان گردان شوان. ما هر سال در این روزها پیمان خود را با راه شکوهمند این عزیزان تازه می کنیم. اگرچه رفقای گردان شوان در میان ما نیستند، ولی آرمانهای والای این عزیزان را زنده و پاینده نگاه خواهیم داشت. زنده باد آزادی، برابری، حکومت کارگری. زنده باد کۆمەڵە. زنده باد جنبش سوسیالیستی کوردستان. ژاوەرۆ، هەر بژی بۆ ژاوەرۆ، هەر بژی بەڕاستی چەندێ خەڵکی فەداکاری تایە بەڕاستی ژاوەرۆ، هەر بژی. ئەو بۆ مەعنا نییەکە شوێنەکانی تری کوردستان خەڵکی فەداکاری تیانە. خەڵکی کوردستان هەر لە ساڵەکانی دەهەی 60ەوە تا ئێستایش نیشانیان داوە لە فەداکاری و خۆڕاگری و قارەمانەتیە هیچ کەمیان نهاون بە خەڵکی شار و دێهاتەوە، بە ژن و پیاوەوە، بە لاو و بە پیرەوە، هەر بژی بەڕاستی. بەڵێ بینەری خۆشەویست، بینەرێکی خۆشەویست نووسیوێتی هاوڕێ فەرهاد، ئایا ئاگاداری جەنابەت موحسن فرومەند لە کوه شەهید بوو؟ بەڵێ هاوڕێ موحسنی فرومەند کاتێکە دوای شەڕی 24 ڕۆژەی شاری سنا هاتینە دەرەوە، یەکەمین مەسئولیەتی هاوڕێ موحسنی فرومەند مەسئولیەتی نظامی پەلی شەهید قوتبەی گوڵپەروەر بوو کە مەحەلی ئستقرارەکەی ئاوایی کەڵاتێ. و من افتخاری هاوڕێتی هاوڕێ موحسنی فرومەندم لە پەلی شەهید قوتبا بوو. دواتر بۆ شوێنەکانی کوردستان ڕۆیشت، مەسئولیەتهای جۆرا و جۆری بوو. یەکێ لە شەریفترین بەتواناترین کادرەکانی کۆمەڵەوە حزبی کۆمونیستی ئێران بوو و بەداخەوە گیانی لەدەستا لە ڕێگای ئەهدافی سۆسیالیستی لە ناوچە جۆرا و جۆرەکانی کوردستان بوو، لە سەردەشت بوو، لە منتقەی بۆکان بوو، لە مەهاباد بوو، لە گەورکایەتی بوو، دواتریش لە ناوچەی سنە بوو. زۆر سپاس بۆ پرسیارەکەتان، هیوادارم وەڵامی خۆتانتان گرت بێتەوە بینەری خۆشەویست. سڵام بۆ تۆ فەرهادگیان، سپاس. بەرز و بەڕێز بێت یادی گوردانی شوان، شەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵە، هەر بژیت. بینەری ئازیز و خۆشەویست. سڵاو کاک فەرهادی عزیز، زۆر زۆر سپاس. یادی هاوڕێیانی گوردانی شوان و گیانبازیان بەرز و بەڕێز بێت. هیواخوازم یادکردنەوەی ئەم ساڵی هاوڕێیانی گیانبەخت کردومان لە ڕیزەکانی کۆمەڵا ببێتە هەوێنی پێداچوونەوە و وەلانانی کێشە و ناکۆکیەکان و شانخستنەوە ژێرباری بەرپرسایەتی و خەبات بۆ بەجێگەیاندنی ئەرکەکانمان کە هەمانە بەدیهێنانی ئازادی و سۆسیالیزمە. ئەیوب، پێم وابێت هاوڕێ ئەیوبی دەباغیان بێت لە سوئێدەوە. هەر بژیت هاوڕێ ئەیوبی دەباغیان، زۆر سپاس بۆ هەست بە مەسئولیەتەکەت، هەر بژیت.
سەلام. یاد این عزیزان گرامی باد، یاد عزیزانی که هەمیشە دەرقەلب ما میتەپەت. ڕێز و سپاس بۆ ئەو بینەرە خۆشەویستە. فقط یک سوال، چرا از این واقعه حرفهای مختلف زده میشه؟ لسر هر واقعه حرفهای مختلف زده میشه. تەنیا واقعی گوردانی شوان نییە. هەموو ڕووداوێک لە ڕوانگای جۆرا و جۆرەوە چاو لێکردێت. دەبێت تەبیعی بنوێنێت. دەبێت ئاسایی بێت کە جۆرا و جۆرەوە چاوی لێ بکرێت. زۆر سپاس بۆ بینەرە عەزیز. کاگەیان پەیامێکی داوە تویەتی بەڵێوایە. سپاس هەربزیت کاگەیوی بەڕێز. بینەرانی خۆشەویست، تەئەکی دەکەمەوە ڕێزگرتن لە یادی هاوڕێیانی گوردانی شوان و خۆشەویستی ئەوان و بیرهێنانەوەی جەسارەتیان دەبێت بکات بەوەی کە داهاتوومان لەبیر بمێنێت. ئەو بینەرە خۆشەویستە نووسیویەتی کە پرسیارەکەی کرد بوو بژی کۆمەڵە، بژی حیزبی کۆمونیستیەرە، بژی بەڕێزیشت، هەر بژیت هاوڕێ خۆشەویست. من پێشتر ڕامگەیاندووە مەگەر ئەوەی کە لەم بەرنامە کەسایەتی کەس ببرێتە ژێر سوال، دەنا هیچ پەیامێک دڵنیاتانەکەم سانسۆر ناکرێت، ئەخوێندرێتەوە و ساحبانی ئەگەر نەخوێنراوە پەیامەکانیان حەقی ئەترازیان هەیە، حتا ڕخنە لە من بێت، ڕخنە لە کۆمەڵە بێت، ڕخنە لە حیزبی کۆمونیستی ئێران بێت، ڕخنە لە هەر کەسێک بێت. مافی ڕەوای ئێوەیە بینەرانی عەزیز و خۆشەویست کە ئەم تریبوونە تریبوونی ئێوە بێت، چون تەئەهودمان داوە کە بەرنامەی ڕاستەوخۆ تریبوونی دەربڕینی بیر و ڕای ئێوە بینەرانی ئەم بەرنامە بێت. ڕاستە بە هاوبەشی یەک بەرنامەکە بەڕێوە بین، بەڵام ئێوە ساحێ بەرنامەکە. چ بکەین لە نەورۆز و چوارشەمە سووری؟ لە بیرتان نەچێت من قسەیەکم کردووە بگورن، من قسەیەکم کردووە لێکدانەوەی بە خۆتان. دەڵێم نەبین بە تابلو و سیبل بۆ کۆماری ئیسلامی ئەگەر خەیاڵمان هەیە لەو فرسەتە کە وەربگرین بۆ دەربڕینی ئێعتراز و ناڕەزایەتیمان لە دژی کۆماری ئیسلامی. مەجال بە هێزەکانیان نەدەین لە جێگەیەکە تەمەرکۆز بکەن. من پێشتر یەکی دوو ساڵ بەر لە ئێستا وەختی ئێعتراز و ناڕەزایەتی دەرئەبڕا لە بازێ لە شارەکان شوێنی دیاریکراوی بوو. کۆماری ئیسلامی ئێزانی دووربینی تیان نەسب کرد بوو لەو شوێنانە کە ئەیانوت مەسەڵەن لە شاری سنە ئێعتراز و ناڕەزایەتی دەرئەبڕن، ئێمە خەڵک ئەچوان بۆ 6 بەهمەنەوانی شەهاتن بۆێنە. کواوە حاڵە نابێ وا بکەین. بەڵام ئەڵبەتە لە ئابانی 98 تاکتیکی باش بەڕێوە چوو. ناڕەزایەتیەکانمان کێشاوە ناو گەڕەکەکان و ئەوان ئەوەندەیان هێز نەبوو کە بە هەموو گەڕەکەکان بڵاوی بکەنەوە. ئەوەندەیشیان بوو ئەکەوتنە تەڵەی هێزی زۆر و زەبەندی ئێمەوە. تەسەووری بکەن مەسەڵە نەڵێن، وەک مساڵ لە شاری مەریوان لە تەپەی موسکە گەڕەکێکی حاشیەنشینی شاری مەریوانە پڕیە لە خەڵکی ناڕازی لە دژی کۆماری ئیسلامی. 3-4 ماشینی ئەوان بێت بۆ ئەوەی کە باشە زۆر سپاس هاوڕێیانی هاوکارم و تویانە 5 دقیقە کاتم هەیە. خەڵکێکی زۆر ناڕازی لێ هەیە لەوێ لە شاری مەریوان لە تەپەی موسک. 5 ماشینی کۆماری ئیسلامی بێت بۆ ئەوێ بیەوێ بەر بە ناڕەزایەتی ئێمە بگرێت. خۆ دەرەقەتمان نایێت، دڵنیاتانەکەم. بەڵام ئەگەر ئێمە هەستین بچینە مەسەڵەن بەردەستی ئەوان لە شەقامی ئەسڵی شاری مەریوان، دەیخۆ ئێمە لە بەردەستی یا ئەوەی کە مەسەڵەن لە شاری سنە بە جێگەیەوە هەستیم بچین بۆ بەیانی ئینقلاب و ئازادی، دێ ئەوان بکێشین بۆ ناو گەڕەکەکان، هەموو گەڕەکەکان بکەین بە مەیدانی مبارزە لە دژی
هێزەکانی کۆماری ئیسلامی هەموو گەڕەکەکان تەسەووری بکەن نایسەر بە 800,000 نەفەرەوە دڵنیاتانەکەم 700,000 نەفەری حەداقل هیوادارم زیاتریشە ئەزانم نایسەری لێم تو ڕابن زیاتر لە 700,000 نەفەری دژی کۆماری ئیسلامیە هی باوان بێن لاین دەرەقەتمان تێن وەختی ئەوان هاتن بۆ ئەو گەڕەکە گەڕەکانی تر دەستی پێ بکەن هەروە کراوە ساڵی 57 خەریکی نەچین بۆ کۆتایی بەرنامەکە باسی 5 دقیقەم کرد پەیامەکان خەریکەتێت درود بەرای شما کاک فەرهاد یادی گوردانی شوان بەرز و بەڕێز بێت هیوادارم هەر شەکاوە بێت ئاڵای گوردانی شوان لە ئاوایی نەوەڕا نوری شەیدان شەید عەزیز گەزانی و شەهید سەلاح نەوەڕا هەر بژیت هاوڕێ خۆشەویست سڵاو کاک فەرهادگیان یادی هەمیشە زیندوی هاوڕێیانی گیانبەخت کردووی گوردانی شوان بەرز و بەڕێز بێت لە کوچکە سووری ئەوێ هەنگەوە هەر بژیت لە کوچکە سووری ئەوێ هەنگەوە هیوادارم جارێکی تر لەسەر کوچکە سووری ئەوێ هەنگدا بریشتینەوە سڵاو کاک فەرهاد یادێ جانباختەگانە گوردانە شوان را گرامی میداریم زۆر زۆر سپاس بەڕێز و خۆشەویست هاوڕێ فەرهاد گوردانی جەدید باسم گوردان شوان در فکر تشکیل آن هستید؟ بەڵێ ئێستا شەمانە هیوادارم بتوانین جێگەی خاڵیان پڕ بکەینەوە هیوادارم بتوانین ئەوان تایبەت بوون با واقعیەتەوە ڕسمیەت ناسین بەڵام هیوادارین سڵاو کاک فەرهاد منیش لەلایەن خۆم و هاوڕێیانم بەرز و بەڕێز ڕادەگرین یادی گیانبەخت کردوانی گوردانی شوان ئەوەی گوردانی شوان بۆ ئێمەی جێهێشت درێژەدانی ڕێگای ئەوانە کە بە شانازیەوە بۆی تێدەکۆشین لە ڕوانسەرەوە بژی هاوڕێ خۆشەویستم لە ڕوانسەرەوە هەر بژیت سڵام کاک فەرهاد لە سەخناخی باینچۆوە یادیانەکەین هەر بژیت هەر بژی بۆ سەخناخ وە باینچۆ ڕێز و سپاس هاوڕێ هاوکارم دەستی بەرزەوە کردوتی 2 دقیقە پەیامیش ماوە سەلام کاک فەرهادگیان یادی گوردانی شوان و تەواوی پێشمەرگەکانی کۆمەڵا کە بۆ ئازادی و بەرابەری گیانیان بەخت کردووە بەرز و بەڕێز بێت زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست هەموو بینەرانیش ئەو پەیامەیشم ئیجازە پێ بدا من لە سنە بووم کاک فەرهاد سنە شاری کۆمەڵەیە زۆر سپاس بەڵێ دیتم هەر بژیت هاوڕێ خۆشەویست دۆستی عزیز باشە زۆر سپاس لە سنەوە نەورۆز و چوارشەمە سووری و هەر فرسەتێکی تر ئەکەین بە سەنگەری مبارزە لە دژی کۆماری ئیسلامی جەم ئەبینەوە اتحاد و یەکیەتیمان بە یەکترین نیشان ئەدەین نفرەت و بێزاری خۆمان لە کۆماری ئیسلامی دەرئەبڕین چۆنتان پێ باش بوو وا بکەن بەڵام مەبن بە تابلۆ و سیبل بۆ هێزەکانی کۆماری ئیسلامی کە نێڵن بتوانن ڕێو ڕسمەکان بەڕێوە بوون جارێکی تر زۆر سپاس بۆ ئەوەی کە بینەری بەرنامەی ئەم هەفتەی ڕاستە و خۆش بوون هەر بژین جارێکی تر لەم ڕێگاوە یادی ئازیز و خۆشەویستی هاوڕێیانی گوردانی شوان بەرز و بەڕێز ڕائەگرین بژی وا یادی خانە نشینەکانەکەن بژی بۆ ئێوەی بەڕێز بینەرانی خۆشەویست جمعەی داهاتوو هەر لەم سەعاتە با بزانین چیەکەین من تەقسیرم نییە هاوڕێیانی هاوکار هەر ئەو لە ئەو پەیامە خواهشەکەم پەیامە نێرم بە خەجاڵەتتان نەبم بەڕاستی هاوڕێیانم هەر ئاوان بۆکەن سڵاو
کاک فەرهاد بەرز و بەڕێز بێت یادی گوردانی شوان و هەموو هاوڕێیانی گیانبەخت کردو هەر شەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵە و ئاخرین پەیام سڵاو کاک فەرهادگیان لە دانەی کەمانگەر وەختان نەگرم ئەگەر بێت لەبارەی کەڵاتەرزانی ژاوەرەوە باسی بکەین دایەنین بۆ فرسەتی تر زۆر سوپاس هاوڕێیان فەرمونون ئەوە من بەرنامەکەم کۆتایی پێ هاون هەر بژین تا جمعەی داهاتوو بە خزمەتتان نەگەیمەوە